سڵاوتان لێبێ بەڕێزان، دڵنیام ئیتر کێشەی بیرکاریت نامێنێت، چونکە ئەم ژیری دەستکردە زۆر نایابە، وەکە وترێکە حەلی نییە. ئەمە قسەی من نییە، بەڵکو زانست سەلماندوێتی بەتایبەت ئەو کەسانی کە پرۆفیسۆرن و یان لە بواری بیرکاری و کالکڵەس و ئەو بابەتانەیە توێژینەوەیان هەیە. ئەم وێبسایتەیەکێکە لە باشترینەکان کە بە یارمەتی ژیری دەستکرد بۆ کۆمەڵێ بابەت دیارترینیان بیرکاریە زۆر نایابە، واتە کالکوڵەس و هەموو ئەو بابەتانی کاتێتە چوارچەوەی هاوکێشە و شیکارکردن هەنگاو بە هەنگاو. بێگومان ئەم سایتە ناوی سایتی وەڵفرام ئەلفایە کە یەکێکە لە نایابترین وێبسایتەکان، ئەمەش ئەدرەسەکەیەتی wolframalpha.com. کاتێک سایتەکە ئاکەیتەوە و سەردانیەکەیت، ئەمە ڕووکەشی سەرکێتی، ئەمە پەڕەی سەرکێتی کۆمەڵێک تایبەتمەندی زۆر گرنگی هەیە. بێگومان ئەم وێبسایتە تەنها ئیشی بیرکاریمان بۆ ناکە، بەڵکو کۆمەڵی ئیشی ترمان بۆەکە، کە یەکێک لەوانە ئەوەیە کە بە شێوەیەکی زۆر جوان و نایە بەراوردت بۆەکە، ئیشی بەراوردکاری. واتە تۆ دوو بابەتت هەیە، ئەم وێبسایتە بەراوردێکی زۆر جوانت بووەکە لەسەر ئەو دوو بابەتەی کە پێدیاوە. هەروەها هەموو هاوکێشەکان ئەیتر هاوکێشەی بیرکاری بێ، کیمیایی بێ، فیزیایی بێ، هەنگاو بە هەنگاو بۆ شیکارەکە و چەند توێژینەوەی هەیە لە سەری کاڵێ ئەنجامی هەڵەوەڵامدانەوەی سفر بووە لەو توێژینەوانی کە لە سەریان کردووە، کە ئەمە بەڕاستی ژمارەیەکی ئەجگەر نابێنی عەقڵ تەسەووری ناکە تۆ پرسیاری ماندووکار یان کە مرۆڤ ئیتر ئەگاتە حاڵەتێک وازی هەنێ بە دیار شیکارکردنیەوە، ئەمەڵێ بە چەند چرکەیە بۆ شیکارەکە و بەبێەوەی ئەنجامەکەش هەڵە بێواتە ڕێژەی هەڵەکردنی سفرە. هەروەها بەدەر لە بابەتی بیرکاری و کالکڵەس و ئەمانە لە بواری تەندروستیش زۆر باشە. هەروەها توێژینەوەی لەسەر کراوەکە وترێ لە بواری تەندروستیە کۆمەڵە بابەت لە خۆگرێ، کۆمەڵە دەیتای تایە کە ڕاهێنانی پێکراوە زۆر باشە. بە نمونە ئەتوانێت بڕی نمونەیەک ئەگەر داوای لێ بکەی بڕی کالۆری ناو خواردنەکان یان بابەتی ئەو پێکهاتانەی کە هەیە لە کیمیایەتیە یەکسەر پێت ئەڵێ. ئەمە بێجگەل لەوەی کە لە بواری گەردووناسیشا زۆر باشە، واتە تۆ توانی ئێستا یەکسەر پرسیاری لێ بکەی کە داوای لێ بکەی شوێنی هەسارەکان و ئەستێرەکان لەم چرکە سادەدا لەکوێیان ئەستێرەیەکی دیاریکراو کە تۆوەتەوێ، هەسارەیەکی دیاریکراو کە تۆوەتەوێ، زۆر بە وردەکاریەوە پێتەڵێ. ئەم ژیری دەستکردە بێگومان بەشێکی زۆر کەمی بەخۆڕاییە، باقیەکەی تری بە پارەیە، بەڵام بەڕاستی پارەکەی کەمە، بەتایبەت بۆ قوتابیان داشکاندنێکی زۆر باشی کردووە کە تۆ توانی مانگانە بە پێ ئەو بابەتانی کە خۆ دەتەوێت بەکاری بێنی. وەڵفرام ئەلفا لە ئێستا بۆتە شۆڕشێک لە زۆر بوارە ئیشەکات. هیوادارم ئەم بابەتە سوودی هەبوو بێ. بۆ بابەتی زیاتر و زانیاری زیاتر دەتوانن سەردانی پەیجەکەم بکەن بە ناوی سەربەز نەجمەدین لە فەیسبوک، لە ئینستاگرام، لە یوتیوب، لە تیکتۆک، لە لینکیدین. لە خزمەتانم ئەتوان بینەری بابەتەکانم بن کە هەوڵێم نوێترین تەکنۆلۆژیاکان بە تایبەت بواری AI بۆ ئێوە عرض بکەم. هیوادارم سوودی هەبوو بێ. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک، بەخواتان سپێرم و خواتان لەگەڵ.